سڵاوتان لێبێت مایکی پەیامی ئەم جارەم لەسەر بڕیارە نوێیەکانی پرۆژەی ڕووناکی و حکوومەتی ماوەبەستە هێرێمی کوردستانە کە هەنگاو بۆ گرانترکردنی نرخی کارەبا دەنێ ئەویش دوای ئەوەی کە لە پێشووتردا هەر ماڵێک دەیتوانی لە مانگێکدا 400 کیلۆوات کارەبا بەکاربێنێ تەنها 72 دیناری بۆ ژمار بوو لەوە تێپەڕێ دەبوو بە 108 دینار بەڵام ئێستا بابەتەکە گۆڕاوە دەڵێ ئەو 400 بێدا بەشکێ بەسەر ڕۆژەکانە ڕۆژانە تقریبا 15 کیلۆواتێکە بێ بەکاربێنی لەوە زیاتر بێ یەکسەر لە 72 دینارەکە بە 108 دینار و وەسیاتریش ئەمەش نیگەرانی خەڵکی بە دوای خۆی داهێناوە دووبارە بابەتێکی دیکەش هەیە سەری هەڵداوە ئەو ماڵانەی کە ناتوانن پارە بن یەکسەر لێبڕین کارەباکان دەبێتە میوانیان واتە کارەباکانیان دەبڕن ئەمەش بەڕاستی خەڵک لێی هێڵێ 11 ساڵە بەباشی تۆ موچەی من نادی خێرە لە ئێستاداکە پارەی کارەباکە کە خۆ موچەکەم نادیتێ دوا ئەکەوێت کارەباکە مەکوی و بابەتێکی دیکەش ئەوەیە کە ڕۆژەکانی مانگ چۆن لە دابشکردنی موچات درێژ بۆتەوە لەمەشا بە هەمان شێوە درێژ بۆتەوە چۆن لەوەی کە لە باتی 30 ڕۆژ بێت 35 ڕۆژ 40 ڕۆژ هەژمار دەکا بەم هۆیەوە زیاتر لەسەر هاوڵاتی دەکەوێت بەو شێوەی کە لە مانگەکە بێ بە 40 ڕۆژ جاری وایە 400 کیلۆواتەکە بە دەستوری کۆنیش بێ دەگۆڕێ بۆ 108 دینارەکە بۆم بابەتە و پرسی دیکەش لەگەڵ هاوڵاتیان و دانیشتوان و پارێزگای هەڵەبجە گفتوگۆ دەکەم لەگەڵ حکومەتی هەرێم یان حکومەتی ماوەبەسەرچوو دەستی کردو بە بڕینی کارەبای خەڵک باشە ئەبوو ڕووی بێ لەبەرەوەی کە پارەی کارەبانە دراوە کارەبای خەڵک ببڕێ لە کاتێکا خۆی 11 ساڵە موچی خەڵک نایە کارەبا شتێکی سەرەتایی ژیانە بۆنە بۆ هاوڵاتیان دابینی کرد ترەموو وڵاتێک بەپی پێویستی خۆی کارەبای پێویستە ئێستا لە بکاتەدا وەرزیستانە زۆر کەس پێویستی بە کارەبایە و لەم کاتێشا قەیرانێکی ئابووری هەیە سەرجەبەرێمی کوردستانی گرتوۆتەوە ئەگاداربی لە ئێستادا هەندێک ماڵ بەهۆی نەدانی پارەوە کارەباکانیان بڕاوە باشە پێت وایە حکومەت ئەمە ئیشێکی باشەکایان بەڕاستیە بێ بە عیبەی بزانێ موچەی فەرمانبەرەکەی نادا بەڵام کاتێک لە سەری کارەباکەی لێ بێ پارەکەت بیت یەکسەر وڵای خۆی ئەگەر بۆ منە موچەکە بات لە کاتی خۆیە ئەم قەیران دروستناو کابراژ دەتوانێت بڕا پارەی کارەباکەی خۆی بات کارەباکەش بۆ منە لە ڕێژەیەکا بێ کارەباکە بۆ منە پارەکەی گران نەبێ کابراگەر موچەکەش دواب بکە یان شتێک بێ بە هەر شێوێک بێ لە شێوەکان نتوانێت کارەباکەت پارەی کارەباکە دابینکە بەس لەم کاتە موچە نەیات و پارەی کارەبا بە شێوەیەکی بەرچاو زیاد کراوە ئاوڵاتی ناتوانێت بە شێوەیەکی ئاسان پارەکەی بات بابەتێکی ترەیە حکومەتی ماوەبەسەرچوو لە پرۆژەی ڕووناکیە باسی لەوە کرد هەر کەسێک لە مایەکە 400 کیلۆوات کارەبا سەرف بکاتەدا 72 دیناری لەسەر حسابە خۆ ئەگەر ژیایی کرد بێ بە 108 دینار کەچی ئێستا بابەتەکەی گۆڕیوە لێ بێت لە ڕۆژێکە ئەم 400 دابشکێ بەسەر هەستی ڕۆژەکە هەر ڕۆژی 13 کیلۆوات بەکاربێنی ئەمەش جۆرێکە لە فیڵ کە نرخی کارەباکە گرانەکە ئەمە تا چەند لای جناب و مەقبولە وڵای هەمووی شتێکی باش نییە ڕاستی سا بۆ نمونە تۆ بۆ شێوەیە یەکەم جار بە شێوەیەک بۆ نمونە کارەباکەی پێشنیاری خەڵک کرد کە بەم شێوەیە بۆنە نازم چەند میگابێت نازم کارەبا سەرفکەن ئەوە نەپارە بێتەوە دوای ئێستا لە مایەکە ئەبێ دابەشی 30 ڕۆژەکەی بکەی ناڕەحەتی لەسەر هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی دروست دەکات چۆن دابشکردنی موچەی لە 30 ڕۆژەوە کردووە بە 65ەوە پرۆژەی ڕووناکیەکە شوای کردووە لە 35 ڕۆژ لە چ ڕۆژە سوڵەکە بۆێنێتەوە مانگەی کردو بە 35 ئێوە بە تاچید لەبەرەوەی بۆ ناو پارەی کارەباکە ئەو مەبەستێتی ڕێژەی پارەدان بێتەوە بۆ هاوڵاتیان ئەنا بۆچی تۆ لە 30 ڕۆژە پارەکە بێنەوە کابرا بۆ شێوەیە پارەکەیش لەسەری کەڵەکە نابێت و زۆر نابێت دوایش بڵێ لەم 40 ڕۆژە چوارسەکە و سەرف کردووە بە 108 دینارەکە لەسەر بشکێنێتەوە دیترەوە بێ بۆ نمونە بەرنامێکی بۆ دانرێ ئەگەر دەمانگ جاریش بۆ نە پسوڵی کارەباکە بێ و 30 ڕۆژەکە حسابی ئەوە بکە بەش حساباتی بەشی فرۆشتی کاربوزەی هەیە ئەبێ ئەو شتانە بۆ نونە بۆ هاوڵاتیان تەرتیب بکات بەڕاستی عیبە نییە ئەو 10 ساڵە 11 ساڵە موچەی خەڵک نایە ئێستا بۆ کارەبا بڕینێ کارەبای خەڵک دەبڕێت بەرەوەڵا زۆر عیبە سێمە لەوەشی دوو دەفتەرم لای حکومەت زیاتر لە دوو دەفتەرم لای حکومەت بێ و ئەو مانگانە پارەم نیەسەنێ لە کارەبا
باج لە زاریبە لە هەموو شتێک. بەڵام ئێستا کردوێتی بەوەیە بێ لە مانکە ئەو نە بەکاربێنی واتە ڕۆژی 13 پۆینت یان ئەمە فێڵکردنیە لە خەڵک فێڵێکی وازحە لە خەڵکی بەرەوەڵە ئیتر ئەم حکوومەتە هەمیشە لە فێڵایە بۆ میلەتەکەی خۆی بەعکسە بە لەباتی خزمە بە میلەتەکەی خۆی بکە سەیرەکەی فێڵ ئەدۆزێتەوە بۆ ئەوەی کەوا میلەتەکەی خۆی بڕوتێنێتەوە. تەنانەت ئێستا هەک چۆن لە دابشکردنی موچە ڕۆژەکانی مانگی درێژ کردوێتەوە بۆ 6 ڕۆژ بۆ پرۆژێ ڕووناکیەکەش بەرزی کردێتەوە بۆ 35 ڕۆژ و 10 ڕۆژ و بەو شێوەوەی بارگرانی سەقڵ دروستە. ڕاستەکەی تر دەسەڵات نییە میلەتی فەقیر هیچی لەدەست نایێتە مەجبورە حکومە دەرچی بڵێ بیشەژێ. والله چی عەرزکەم برا جا بە قسە ڕاتش بە قسە هیچ دەبێت بە قسەی کەس ناکەن بە قسەی کەس ناکەن و بە قسەی هیچ ناڕۆ. ئەگە تێبینی و کردبێ جارانەیە و لە مایەکە کە 400 کیلۆوات خەرج بکەیت تەنها 72 دینارە بۆ هەژمارە کرێ بەس ئێستا گرانیان کردووە خەڵک گیرفانی خەڵک لەگەڵ گرانیە ئەکیری هەڵێگا من ئەوە نازانم کێ نەک حکوومەت هەر کەس زۆر 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 علاقەیەک ئیسافی کەوتە بەرەر ئاوە چۆن بێجگەل لە حکومە یعنی حکومەت نەک حکومەت ئەوانەی کە دانیشتن یعنی فقار فقرا و بێوەی و ئەمانە کەسی جوای دەستوێت کایی بکەیتە ژێرچنگ لەوان خراوتر ئەو بۆ ئومێدە نەماوە وڵا ئومێدم ماوە بەڵامی کابرا بە ئومێد نییە بە ئومێد نییە ئومێدی نەماوێ بۆ ڕاز ناڕۆ من لە بینی ئەم سەیدری ئەو سەیدری حەبێکە سێنم حەبێکە بە 50 دینار ئەوڵە 45 مەڵە 50 ینی خۆشمان خراپی زۆر زۆریش نەکەم باشە ئەم کارەبایە بارگرانی لەسەر گیرفانی تۆ دروست ناکە کە موچەکە ئاوەرە بەنسبەتی خۆمە نەوەڵڵا چونکە من خۆم ئەزانم چۆنی سەر دەکەم باشە نەوەڵڵا ئەم مامەشەنە بۆ هاتوێتەوە باشە ئەخر لەمە لا گرانیان ئەم مامەشەنێکم بۆ چەند بۆ هاتوێتەوە چەند بۆ هاتوێتەوە باشە چەند بە ئەقلی تۆ شتێ بڵێ 50 نا ئەوای چاو نییە تۆ چەندم بۆ هاتوێت هەر خۆی وجدانن ئادەی چەند حەزەکەم خۆ بڵێ وەڵا حەزەکەم تۆ بیڵێ بەخوا پێش نەرم بۆ تو 5000 باشە ئێستا ئەو کاتە داشکاندن بووە و ئێستاش سیاسەتەکەیان گۆڕیوە تا چەند هەزار بێ بۆ گیرفانی تۆ باشە لە چەند زیاتر نەبێ وڵی تا دینار زیاتر بێ زیاد بەڵام کابرا من زەمیدەی لێ ئەدا و گێزەری لێ ئەدا و توزانم ئەنواع و ئەشکالشتی لێ ئەدا برا هەروایە گوڵۆب ناکوژێنێتەوە گوڵۆبی کوژێن با بەڕەزیری تۆ یعنی بەدەست پێ بگری من بەنسبەتی خۆ بە کارەبا هیچ حیزینێکم نییە هیچ مشکلەیەکم نییە لە کار چیەکەی سان بڕیایی داوە ئەو ماڵانی کە پارەیان تەسلیم نەکردو کارەباکەیان نەبڕم بڕیویشێتی ئەمە ئەخلاقیە و ئاساییە لە کاتێکا خۆی 11 ساڵە موچی خەڵک بەباشی نایە ئێمە لە ساڵی چەند و مەعاشمەوە نەگرتووە ئێستا باسی چیەکەی ومان ئەوی ژەق خۆیەتی با هەر پارەمان نیە بڕێت مادەم خۆمان قبوڵێڕێ ئەی تەبە تاکیت کە شتێ خۆمان قوڵمان کرد هەموو شتێ شایستەمان ڕێزمەیە بۆ ئەو خەڵکەی کە گوێ لە قسەکانمەیە ئەگەر تێبینیت کردبێت لە ماوەی ڕابردووە وترا پرۆژێ ڕووناکی ئەگەر لە 400 کیلۆوە زیاتر بەکاربێنی ئەو کاتە لە 72 دینارەوە ئەبێ بە 100 دینار کەچی ئێستا بابەتەکە گۆڕاوە ئەڵێ ئەبێ لە دابەشی بەسەر هەرسی ڕۆژەکە بۆ ئەمە فێڵکردن نییە وڵا زۆر هەمووی فێڵە نەکەوە تۆ مەعاژوە نەگدیە باسی چی و لەگەڵاکە پێویست ناکە مەعاش نەدرێ تۆ حەقی کارەبا بیت ناوە لێبر نەکەمیترەوە جاریان لە مەسلەی ڕۆژەکانی شایسا چۆن لە موچەکە ڕۆژەکانی مانگیان درێژ کردوتەوە لەوەشە کارەباکەیان لە 30 ڕۆژەوە ماگانەکە کردو بە 35 ڕۆژ بۆ حساب دوو مانگیشمان فۆتاوە مانی دە و 11 و 12 کووە بۆ کارەباکەش هەر بۆ زیاد دەکەن واتە 30 ڕۆژ نییە سەیرەکەی 35 ڕۆژە چ ڕۆژەکە بۆ هاتوتۆ بەتاکی دوایە بە هەموو شتەکان وایە و بەسەر خەڵکەش ئاوا دانیشتووە و مۆزاکە خبەرە و خراپتر ڕۆ چاکتر نابێت جاران یاود لە مانگێکا کە 400 کیلۆوار بەکاربێنی 72 دینار ئەگە زیاتر بۆ بە 100 دینار کەچی ئێستا دابەشی گرۆ بەسەر ڕۆژەکانەوەڵەیە بێ ڕۆژی 13 بۆ 15 کیلۆواتێ بەکاربێنی ئەمە فێڵکردن نییە ئێمە چارەسەر نیەوە خۆیان نەزانم خۆیان و خۆتان نزانن وەرگرتنی 40 ڕۆژی کارەبا 40 ڕۆژ حسابەکە 45 ڕۆژ بە مانگێ ئەڵێ پاری کارەباکە و نەبواتەوە ئەمەش درێژکردنەوەی مانگەکان و دەستداخەمەم کاروبارەوە لەبەرەوەی کە هەمووی یەک پارچە لای من وەکوەکەوایە پارە بردنە هەمووی بەلای منەوە وایە من خۆ یەکیان منم دەست پێەکەم لە منەوە دەست پێ لای منەوە وایە تا خۆشمان ڕاست ناکەین بەخوا
عقم بە ئەوای برەوامان پیاتە خەریکە پێمان هاتووە ئەی بینی بە چاو چونکە چەندەکەی ڕێەیەکێ ناکێ ناڵێم گشتی خراپ بەس خراپمان زۆرە کەممان کەم چاکمان کەمترە وامان پیاتوە ئترەڵێکی وەختێکیش قەینا ئێمە لاولامان خۆشەیە بەس ڕخمان لە خۆمان ئەو شەهەیە باخلای من ئەیجا منیژەڵێم بەتاخم ئەرە وەڵا من حەزەکەم هەمووی براو برازای یەک بێ بەس بەخواوانی ڕاستنی لەگەڵێک ڕازگۆ بێ من ناڵێم فڵان کەس و فڵان کەس و ئەمانە نای کەزابم چونکە ناوزڕاندن باش نییە فەق هەموو من لە منەوە لە خۆمە دەست پێکەم حەزەکەم هەموو کەسێ براو برازای یەک بێت خۆشەویستیان بێ بۆ یەک تێکەڵیان بێ بۆ یەک هاوسەریان بێ بۆ یەک تەواوکەر یەک بن ئێستا بڕیارێکی نوێ هەیە ئەویش بڕینی کارەبای و ماڵانەیە کە ناتوان کارەباکە بن ئەیبە نیە حکوومەتێک نتوانێت موچە با بەڵام ئازابێ بڕینی کارەبا لەبەر ئەوەی کە خەڵکەکە پارەکەی نادات دەستان خۆش بێ بۆ تەوەرە جوانە کەڵتان بژاردووە وڵی من ئەوە نێڵم لەنگیە بۆ حکوومەتێک کە نتوانێت کارەبایەکی 24 کاتژمێری بە شێوازێکی هەرزان بۆ خەڵکە دابینکە ئێستا لە هەموو وڵاتانی جیهانە کارەبا شتێکی ئاسایی و مافێکی سەرەتایی خەڵکە هەرەوە ناڵێم ئەڵم لەنگیە بۆ حکوومەتێک نتوانێت جاران لە مانگی کاوتوانین 400 کیلۆوات بەکاربیین تەنها بە 72 دینار بەڵام ئێستا دابەشیان کردو 400 کیلۆواتە بەسەر ڕۆژەکانی مانگدا مەسەن ڕۆژێ بە 15 کیلۆوات 13 کیلۆوات بەکاربیێنی بۆ ئەوەی یەکسەر نرخەکەی لە 72 دینارەکە بێ بە 100 دینار و زیاتر ئەمەش فێڵێکی تر نییە کە بڕیارە تازات و ئەوە ئەگەر وابێ و کە ئەوەی کە بە تۆ باسیەکەیتەوە بکرێت و بارجێبەچێکردنەوە بەڕاستی فێڵێکی نوێیە کە لە حکوومەتی خۆمان بیستمانەوە کەی بینن کە موشەش دابین ناکات ئەبێش پارێژ بیت و پارێ کارەباش بیت بەڕاستیەوە شتێکی ناشرینە و ئەنیوای لێت کەس کارەبا بەکار نێنێت دەتوانێت قەرزێ بکات شتێ بکاتەوەی کە پارێشی نییە کارەبارە تشکی خۆر وەربگرێتەوە باشترە بەڕاستی بابەتێکی دیکەمانەیە ئەویش درێژکردنەوەی ڕۆژەکانی مانگە جاران ئەگە 30 ڕۆژ باە موچەکەیان بۆ کردین بە 60 کارەباکەشیان وا لێکردەوە بە 35 و 40 ئەو کاتەڵێەوە پارەی مانگە بمەرێ لە هەرێمی کوردستانەوە شتێکی ئاشکرایە مانکان درێژ بوونەتەوە لە کارەباکەش وەکو ئەوەی کە کمەوشەکەماندا و مانکەیشان درێژ کرد و کارەباکەشان درێژ کردوەوە مانگ ئەندی وای لێ هاتووە ساڵ 12 مانگ نییە لە کوردستانە 10 مانگە ئەنی درێژیەکەنەوە موچە ئەوە ئێستا ئەوە ناوەڕاستی مانگی دوو هێشتا موچەی مانگی یەکمان وەرنەگرتووە ئەوەش واز لە مانگەکەی تریش بێنە کە ڕۆشتووە من دایماڵێ مەڵم واز لە خوراوەکان بێنە بەس ئەمەی ترڕێکپێکمان دەرێ بەس بەخوا وابزانم بەو شێوازە ڕات دوان بێ سییان بێت سەرمەقاسی تێکەوێتەوە بەشێک لە هاوڵاتیان ئێستا کارەباکەیان بڕاوە ئەیبە نیە بۆ دەسەڵات خۆیان ساڵ ناتوانێت موچەی خەڵک بە بەڵام هەر لە بەرەوەی مانگێ دوومان پارەی کارەباقی دواخستۆ کە خۆشی موچەقی ناداتێ کارەباقی بڕێ خۆی لە ئێستادا ئەم کارەبایە کە 24 ساعتیە شتێکی باشە و خزمەتێکی باشە بە وڵاتیان نەکرێت بەڵام لە ڕووی نرخەوە کەمێک گرانە و داهاتی خەڵکی ژێسە زۆربەی زۆری ئەم شارە موچەیە کە موچەش نەبێ بەچی پارەی کارەباکە بە ناکرێتەوە مانگێک تەخیری بکەی لەبەرەوەی پارە نەیاوە کارەباکە بۆ بڕێت و وڵاتی بێبەش بکرێت لەو خزمەت بجارێت هیوادارم حکوومەت ڕەچاوی باری ئابووری هاوڵاتیان بکات جاران ئەگەر ماکە 400 کیلۆواتە بەکاربیێنە 72 دیناری لەسەر حسابە کردی ئێستا ئەو 400 کیلۆواتی دابەشی 30 ڕۆژەکە کردووە ئەڵێ بێ ڕۆژی 15 کیلۆوات بەکاربێنە جۆرە لە فێڵ و تەکتیک نییە بۆ پارڕاکێشانەوە لە خەڵک وڵی خۆ لە وڵاتی ئێمە هەموو شتێکە گوزارێ بە تایبەتی ئەو بوارانەی کە کەوتووەتە دەست کۆمپانیاکان ئەوەنە قازانجویستی خۆی ئەوێ ئەوەنە خزمەتکردنی ناوێ یعنی وەکو کاسپیەکی لێ هاتووە بەڵام هیوادارم حکوومەت چاودێریەکی چڕی ئەم ئیشانە بکات و ئەو ڕێژەیە کە دانراوە بۆیان وەکو خۆی جێبەجێ بکرێنە وەکو دەستکاری بکرێت ڕۆژەکانی مانگیشی بۆ کارەباکە درێژ کردوەوە اینجا 35 و 40 ئەیکا بە مانگی و پارەکە ناکرێت کە تۆ یاسایەک و دەرکرد یاسایەک و دەرکرد بۆ ئیشێک ئەبێ یاساکە وەکو خۆی جێبەجێ بکەیت لە کات و کاتی خۆیان ئەو پارەیە و مەبلەغە دیاری بکەیت و سفری بکەیتەوە دیسان دەست پێ بکەیتەوە نەوەکو ئەوەی چاوەڕێ بکەی ڕۆژەکانی بۆ زیادکەیتان نرخەکە زیاتر بەرز بێتەوە. بڕینی کارەبای هاوڵاتیان لەم کاتی قەیرانی موشەیە
یەکێکترە لەو زڵم مستەمانەی کە حکوومەتی هەرێم ماوەی چەندی ساڵە لە 2014ەوە بەردەوام موچەی هاوڵاتیانە بڕێ ئێستا کە مانگی دوین لە ئەمڕۆ هەشتی دووە تا ئیسە موچەی مانگی 11 وەرنەگیراوە تۆ بێیت موچەی هاوڵاتیان بڕی بەڕاستی ئەوە زۆر ناڕەوایە پێویستە هاوڵاتیانی هەرێم لە موچە بڕین بێدەنگ بوون بەڵام لە تاریکردنی ماڵەکان بێدەنگ نەبن. بابەتێکی دیکەمانەیە جاران پرۆژێ ڕووناکی دەیوت هەر ماڵێک 400 کیلۆوات لەمان بەکار بێنێ من تەنها 72 دیناری حسابەکەم ێستا هاتووە 400 دابەشی ڕۆژەکانی مانگ دۆڵێ ڕۆژێ بێ 15 کیلۆوات بەکاربێنی ئەمە جۆیەکی لە فێڵ و پارە ڕاکێشانەوە نییە بە دڵنیایەوە هەر پرۆژێ ڕووناکیەکە خۆی لە خۆیدا جۆرێکە لە فڕوفێڵ لە هاوڵاتیان نەکرێ توو هاوڵاتیەک ماڵێکە بینی جۆرێک کارەبای بۆ دێتەوە ماڵێکتر سێرەکەی جۆرێکتر کارەبای بۆ دێت ئەمە جۆرێکە لە فڕوفێڵ خۆی پرۆژەکە خۆی لە خۆیدا هەر جۆرێکە لە فڕوفێر لە هاوڵاتیان ئێستش کە ئەمە زیاد کراوە لەسەر هاوڵاتیان بەداخەوە مەژ هەر فڕوفێرە لە هاوڵاتیان هیوادارین حکوومەت هەرچەند حکوومەتمان ئێمە کاربڕێکەرە پەرلەمانمان نییە ئەمە گرفتێکە ئەم حکوومەتە کاربڕێکەرە بە ئارەزوی خۆی ئەو شتانەی کە بیوێ بەسەر هاوڵاتیانە ئیسەپێنێ ئەگەر پەرلەمانێکی ئەکتیڤ وایە ئەبوو پەرلەمانتاران قسەیان کرا کە ئێستا هیچمان نییە حکوومەتەکەش کاربڕێکەرە بە ئارەزوی خۆی هەر شتێکی بوێ خۆی زیادیەکە و کەمیەکات هیچ شتێکەکەم ناکات دڵنیام هەر شتێ شت زیادەکەن حکوومەتە. گۆتا پرسیاریشمانەوەیە کە چۆن لە دابشکردنی موچە ڕۆژەکانی مانگی تا هەفتا ڕۆژنەوە ڕۆژ گەیانوە کارەباکەش گەیاند 45 هەنێجا 45 ڕۆژە پارەی کارەباکە بۆ 45 ڕۆژبارەی 45 ڕۆژم بێت وایە حکوومەت یاڕێم ئەم حکوومەتی ئێمە هەمانە لە هیچ لە دنیا شتیوان نییە یعنی ئەوە مانگ ساڵ 10 مانگە و 9 مانگە و ئەمەی کارەباکەش منەوەی خۆم بینیوە هەنی کارەبا بماناتەوە لە 45 ڕۆژە 45 ڕۆژ یعنی چۆن دیاری کراوە ئەم 45 ڕۆژە چۆن نرخەکە گونجاو کەس ئێمەی هاوڵاتی کەسمان نازانی چۆنە خۆیان حساباتێکە وەرەقەیەکە یێنێتە بەردرگای ماڵەکەت و نرخێک و بۆ دیارەکە ئیتر تۆ ینی ئێستا خەڵک زۆر کارەبای کەم کردێت و ئەمەش ئەم ینی هۆکارەکەی ئەمەیە هەموو ماڵان سێرەکەی دیزەری داناوە گڵۆپە کوژێنێتەوە لە چاو ئەو هەمووش کە کەم کراوەوە سەیەکەی ڕێژەی هاتنەوەی کە پارەی کارەبا بۆ هاوڵاتیان بە بەراورد بە جاران زۆر زیاترە هەر ماڵی نەتوانێت پارەی کارەبا بە کارەباکەیە بڕێ ئەمە ڕەوایە لە کاتێکا خۆی 11 ساڵە ناڕەوایە نەوەڵا ڕەوانیە جاران ئەیاوت ئەگەر بێت و لە مانگە 400 کیلۆوات بەکار بێنیت تۆ 72 دینار لەسەر ماڵە و دوای بێ بە 100 دینار کەچی ئێستا دابەشیان کردوڵێ دابەشەکەین بەسەر ڕۆژەکانیان ڕۆژێ بێ 15 کیلۆوات بەکار کەی ناگەر ما شتەکە لە کاتی خۆش شابوایە باش بووی ئەویش نییە وانە مانگەکانیش وەکو چۆن لە ساڵەکان کەم کراوەەوە ڕۆژەکان لە مانگەکان زیاد کراوە چۆن لە 45 ڕۆژایە پارەی کارەبا بوو زیاتریش بەخ ڕاستە ناڕەوایە شەکەەوە هەندێ ماڵ کارەباکەیان بڕاوە لە بەری پارەیان نایە و لە کاتێکا حکوومەت 11 ساڵە پارەی و خەڵکە باشی نایە عیبە نییە مارەوەڵا زۆر عیبە کە مەحاسەکەی ڕاگرتەوە نایە بەم خەڵکە ئەی کارەباکە هەندێ ماڵ کارەبای بڕیون لە بەرەوەی پارەیان نایەوەش عیبە نییە بارەوەڵاوی زۆر عیبەیە بارەوەڵا نیەتی لەکوێ بیە ئەگەر هەی بێیە وانە عیبە نییە خۆی 11 ساڵ ناتوانێت موچەی خەڵک بە کەچی بۆ مانگی دواگەوتن پارەی خەڵکە بڕێ لە کاتێکا خۆی موچەکەشی ناداتی وڵای خۆ ڕاستیەگە تۆ ڕاستیوێ ئەمە وڵاتێکین ئەوتان لە بڕێن لە وڵاتێکی قەراناویە وایەوان نییە ئەمە یەک دووهام کە ئێوارە لە حکوومەتی کاربەرێکەر منەڵم ئەم حکوومەتە کاربەرەکەر نییە کەسی ترنیە جێگە بگرێتەوە بابەتێکی دیکەمان هەیە پێت وایە ئێستا ئەبێت چی بکرێت وەڵای ساکەزانێ بچی بگرێت منەڵم ئەگەر ئەمان توانن ئەمانێکە بەحساب ئەڵێ ئێمە معارەزەین وایەوان نییە هەمویان یەک هەڵوەسیانە بێ وایەوان نییە جەماوەریش ئەگەر یەک هەڵوێستێ بێ ئەوە ئەتوانین ئەم حکوومەتە بگۆڕێ وایەوان نییە بەڵام تۆ ئەگەر لە ئەمڕۆ تەماشا بکەی ئەبینی ئەم حکوومەتە کاربەرەکەرە کەوا بە حساب یەکێتی و پارتی سەرکردایەتێک وایەوان نییە هەردووکیان کورسیان زۆر زۆرەکە لە جەماعەتی ئۆپۆزیۆن لەبەرەوە منەڵم ئەمڕۆ لەوانەیە ئەم شێوازە هەراوە بەردەوام بێت وڵی خەڵک ئاگای لێژ نەبوو حکوومەت بڵێن ئەم کاری کردو بەس ئەگەر خەڵخی بڵێن شتەکەی قوبوڵە حکوومەتیش دێ ئەگەر لەوەش خراپتر دانیە ئەم خەڵک قوبوڵەکە چون کەس ئەو خەڵکەنی جاران بۆ نمونە ئەگەر بڵێن شتێ بواە عنی بڵێن خەڵک هاتە سەر شەقام تێگەی بەشێکڕێک و پێک ئەدای کاری خۆی کرد بەڵام ئێساکە ئەو خەڵکە هەر هەمی ئەڵێ کاکە دەستی گرۆ بە کڵاوە شەڕی خۆی بانیبە پێویستەکە چی بکرێت وڵی پێویستەکە ئەم خەڵکە بانی حق بڵێن حکوومەت ئەگەر نەک بڵێن حیزبەکانش هەر جەماوە عنی
جاران بڵێن پیا ماقۆڵە لەم شارانیە هیچ بڵێن ئیشی دوو حیزبیا کرد ئەو ئێستا بڵێن ئەو کەسانش لەماوەمە بکەن بابەتێکی دیکەمانەیە ئەویش حکومت جاران ئەیوت لە ماوەی مانگێکە ئەتوانی 400 کیلۆوات کارەبا خەرج بکەیت باشە کەچی ئێستا بڕیارەکەی گۆڕی وەڵێ بێت لە بانکا دابشکی بەسەر ڕۆژەکانەوە هەر ڕۆژێ 15 کیلۆوات سەرف بکەیت ئەمە بۆتە هۆی بەرزکردنەوەی نرخەکەی ئەمە فێڵێکی تر نییە وڵای بەرەوەڵە هەروک فێڵەکانی جارانە ئەیتە خۆقابلە بڵێن عنی بڵێن کەس لە فێڵیان تێلاگا ئەرەوەڵە ئەیتە حکومن کاک من ئەڵم خەڵ ئەگەر جاران پیاوێک پیا معقوڵ ڕیشتبێ لەم شارە ئیشی دوو حیزبی ئێسای ئەکرد بۆ ئەو خەڵکە عنی حەقەت حیزبەکانیش تەوان بار لە مەوزوعە تێگەی حەستەوان بارن بەڕاستی من عنی ئەبی ئەوانش بۆ نمونە هەموو شتی خۆ بەچەک ناکرێ بەس بە گفتوگۆ بەڕاوێش لەگەڵە کاکە بگەن بەڵامێکی ئەو خەڵکە بۆ نمونە هەر هەمیت کاگە عنی بڵێن ئەڵێ بێدەگم باشە تالێ بڵێن چوار قسە بکەین ئێستا ڕۆژەکانی مانگیشی درێژ کردوەوە لە 45 ڕۆژە پسوڵی کارەباکەوەی لە 45 ڕۆژی حساب کردی وڵی ئەوەیان مانگەکە یعنی لەبارەی 30 ڕۆژی 35 بەڵێ وڵی ئەوە من بەخوا نازانم چووکە من کارەبا زۆر جار دوو مانگ تێ بەس من برادرێ پێوتی کاکە هەتا درەنگتر بێ بۆ ئێوە باشترە چونکە لەوەچێ بڵێن لە 35 زیاتر دانێسێ بەڵام ئەگە دوو مانگ وێنێ کەمتر بڵێن کەمتر دانێسێن والله من ناڵێم وەکو عیبە بەڵام وەکۆی کە حەقی عنی حەقی ئەو خەڵکەیش ڕەچاو بکەن ناڵێن بە کابراک لەبەرەوەی کە پارەی بێنێ پارەی نەداوە کارەباکەی ببڕن چاپۆشێکیان هەبێ باشە ئێوە لە پرۆژی ڕووناکییا بەشدار و کۆڵی تا ئیسا پارەکەتان بۆ نەگەڕاوە بزانن چۆنە پێشتر بڕیار بوو لە مانگە 400 کیلۆوات سەرف بکەیت بەس ئێستا 400ی دابش کردووە بەسەر ڕۆژەکانە ئەوڵێ ڕۆژی 15 کیلۆواتە بێ سەرف بکەیت ئەینا لە 400 دینارەوە یاخود لە 72 دینارەوە بەرزەبێتەوە بۆ 108 دینار ئەمە بارگرانی دروست ناکات تەکتیکی تر نییە بۆ پارەکشانەوە لە خەڵک حتمما بارگرانی دروستەکە چۆن دروستی ناکایسە من ئەگەر 20,000 بم باشتر لەوەی 100,000 بم ئەگەر من 100,000 بم مەجبورم بیخەمە سەر شانی هاوڵاتیان کولفەکەی ئارەوەڵە بابەتێکی دیکەش هەیە کە زۆر کات ئەو پسوڵی کارەبا کە ئەگەڕێتەوە بۆ خەڵک بۆ هاوڵاتی سیرەکەی 45 ڕۆژ نووسراوە 35 ڕۆژ نووسراوە لە 30 ڕۆژەکە زیاترە ئەویان من متابعەم نەکردووە ڕاست خۆشەباری ئێستا بۆتان نەگەڕاوەتەوە ئەگەر بێت و کارەباکە زۆر بۆسێ لە وەستانیەوە ناچارن لەسەرتان بۆسێ ناچارن نرخەکە گران وەڵا بە تاکید ئەی خۆ بە زەرریش ناکەیت کەسێ بە زەرریش کات باوەڕام کەسێکە بێت لە دنیا حەز بە زەرری خۆی بکات نرخی کارەباکە گران بێت ئێوە سعدی کارەباکەش کە بۆمان نەگەڕاتەوە ئاردەوە نەگران بووم یعنی بە ناچاری ئیشەکەی 5,000 6,000 ناچۆتە سەر هەموو فەردەی ئارد ینی ئاردەکە گران بۆ کارەباکەش گران بێ ناچاری نانەکە گرانکەی ئەی مەجبوری ئەی مەجبوری نەو کاتەیە بێ دای خێن لای بین یا بێ گرانی کەینەرەوەڵا هەر مانگێک توانی زەرر لە خۆ بدەیت زیاتر لەوە ناتوانانی واتە بێ حکومەت مەترسیەکە بە جدی وەربگرێ بێ وەریگرێرەوەڵا حکومەت ئەگەر باوکێک میلەت بێ بە جدی وەریگرێرەوەڵا نانیش وەکو هیچ شتێکی کە نییە لە بازاڕە نان زەروریاتی ژیان هەموو کەسێ پێویستێت ئارەوەڵا بێ بە زەروری وەریگرێ ئێوە پێویستی زۆرتان بە کارەبا هەیەیان زیاتر پشت بە غازە بەسەر ئێمە گەر کارەبانە بێ ناتوانین نیشکی ئەجانەمان هەیە و ئەجانە ئەو شتانە ئەگەر کارەبانە بێ ئیش ناکەن ناوەڵ لەبێ ئیش نەکە ئەی لە ماڵەوە دۆخی کارەبا چۆنە و نرخەکەی چۆنە یاوەڵێ با قسێکیش بۆینگەن وەڵای خراپ لە چاو جارانە ئەلحەمدا نرخەکەی کارەبا بۆ ماڵەوە تا ئێستا چاک بۆ من وەکو خۆمی تر نازانم لەوەجێ هاوڵاتی تری وا هەبێ گلەی هەبێ بەس من وەکو خۆم تا ئێستا سعرەکەی خراپ نییە وەکو خۆم هەموو شتە بەکارێنی بۆیلەر ئەوانەیان بۆیلەرمانێ ئەرە وەڵی تا ئێستا گیزەرمێ لە قاتی خوارە نەمێناوەتە سەر و بۆیلەر بەکارێن ئارە وەڵا نرخەکان چەند بۆ هاتوتەوە تا هاتۆ تۆ ئیتر 25,000 30,000 ئاوا ئەو بە ناشکانیشەوە بووە ئیتر نازانم وەڵی من نێر بە ماڵۆکە چمۆڵێنەوە ناتوت ئەو نەمانداوە پارە و تاویتر خوارە سەلامەتی سەر چاوم بێوە بێ کارەباکەیان بڕاوە بەهۆی نەدانی پارەی کارەباوە لە کاتێکا حکومەت 11 ساڵەوەکو پێویست موچەی خەڵکی نەداوە ئەی بەنیە حکومەت بیل لە بڕینی کارەبای خەڵک کاتەوە وڵای عیبێ بەرەوەڵا کە خەڵک پارە پێ نەبێ بە چی بیا کە مەعاش نەبێ بە چی بیا حەلی نییە بێ
معاشێ بێ اینجا بتوانێت سدە کاسبی ماوە نە هیچ ماوە لە بازارە لە ماوەی ڕابردووە ئەگە تێبینیت کرد بێت دەوترا 400 کیلۆوار بەکار بێنێتەنە 72 دینار لەسەر حسابە لەسەر ماڵ بەڵام ئێستا ئەو 400 کیلۆواتیان دابەشی ڕۆژەکانی مان کردووە ئەڵێ بێ ڕۆژی 13 بۆ 15 کیلۆوار بەکاربێنی ئەمەش بە دڵنیایی و نرخەکەی بەرزەکاتەوە ئەمەش با بڵێن پارە کێشانەوە نیە لە خەڵک وڵی هەمووی بڵێن چی کارەباکە دێگە تۆ بەکاری نێنێ بۆچی باشە ئەگەر هەر ڕۆشنایەکە بێ و معنای هیچ سفادەیشی نییە تۆ نەتوانی ئیشی پێ بگەی لە ماڵا شتێکی ئیشکا لە ماڵا ئەنێ بەڕاستی کە نەوارێ هەرە ڕووناکیەکەیە ئەوەی کە تێبینی کردبێ ئێستا لە پسوڵەکانە زۆر کارنووسێ 35 ڕۆژ 45 ڕۆژ واتە ڕۆژەکانی مانگیشی وەکو موچەکە درێژ کردوێتەوە بۆی زیاتر لەسەر خەڵک بوەسێت وڵی ڕاستە خوایسە تێ ناگەیانی بەڕاستی زۆر جای لە حساباتش ئەوڵ زۆر زۆر سپاس ئەم کاسبکارە وەرەگرن پێم خۆشە کە بە دڵنیاییەوە وەکو کاسبکارێک ئەم پرۆژی ڕووناکیە چێڵی لەستەی بەتایبەتی ئەو کەسانی کە موچەکەیان وەکو دەڵی لای حکوومەت و حکوومەتیش بەم شێوەیە موچە دابەشەکە بەڵام هەر کاتێک خەڵک پارەی کارەباکە لە کاتی خۆیان نەدا چێ کارەباکەی بڕێ ئەمە عیبە نییە کۆرەنا عەدالەتیشە نەک عیبە ئێوە چۆن عیبە نییە برا ئەی کابرا تۆ وەکو کرێکار پارەکەی لەلاتە کە تۆ نایەتی پارەشی لێسەن هێشتا ئەڵێ ئەوەی پارەی کارەباکە نیە کارەباکەی بڕم بڕیوشێتی لە هەولێر بەتایبەتی بڕیوێتی وەڵای بڵێم چی حکوومەت هەموو شتێکی لە دەزیە بەڵام هەمووی خەتای میلەتە بەخوا هەموو شتێکی باشیان هەموو شتێکی خراپی وەڵام هەموو شتێکی خراپ بەس خەتای میلەتە بەخوا میلەت چی بکات وەڵام میلەت خەتای خۆیەتی بۆ دەنگی پێەیە بۆی کاتەوە بەسەرۆکی خۆی هەمووی خەتای خۆیەتی بەخوا ئەگەر خۆی دەنگی پێ نایە هاتۆ سەردەور باشە تێبینی شتێکی ترکەی 400 کیلۆواتەکە ئەوسا بۆ مانکە بۆ ئێستا دابەشی کردووە دابەشێکە مەسەڵ ڕۆژەکانە مەسەڵ ڕۆژی 13 بۆ 15 کیلۆواتە بێ سەر بکەی لەوە زیاترکەی نرخەکەی گرانە بێت ئەمەش دووبارە پارە کێشانەوە نیە لە خەڵک بەرەوەڵا بە هەموو شێوەیە پارۆ لێ کێشێتەوە بە هەموو شێوەیە نەگەر کارەباکە ئاوەکەیش بە هەموو شێوەی پارۆ لێ کێشێتەوە ئەتر خۆ گوێی لەوە نییە ئەمە هەیەی نیەتی معاشی هەیە نیەتی کاسبی هەیە نیەتی با هیچ شێوەیە حەقی بەسەرەوە نییە باش ینی حکومەت لەسەر گیرفانی خەڵکەژی ئەی تەبعا باخوا لەسەر حالیە لەسەر گیرفانی خەڵکەژی 120 میلیارە ناتوانێ بینێرە بۆ لە 120 میلیارەکە بنێرە بە کابرا معاشەکە وەرگێ بەس داینێرە کاکە بە هەوەسی خۆی لە پسوڵەکە شاگە تێبینی بکەی 35 ڕۆژ 40 ڕۆژە نووسێ بۆ پارەی کارەباکەواتە ڕۆژەکانی مانگی درێژ کردوێتەوە بۆ موچەکە مەسلحەتی خۆیەتی خۆ لەسەر تۆ لەسەر هەر پێش ئەوەی سەیری سعاتەکە لەسەر پسوڵەکە نووسراوە لەسەر پسوڵەکە نووسراوە ئەم ماڵەوەنی بۆ هاتۆ تۆ هێشتاکە ناتۆتە ماڵەکە دێمە قەدرە کاکە بەخوا هەمە قانونی نییە ئەگەر وا بڕابڕاستی شیش لە بازارە گرانە بێ ئەوە کارەباکە گران بووە ئیسە گران بووە باوەڕکە من پارەکە ئەڕۆژ مەعەلۆی سلێمانی بە نیو سەعات بە نیو سەعاشتی خۆمەکڕیوە گەڕامەوە باوەڕکە دوێنێ لەگەڵ ئەو کوڕا لەوە چێ 3 ساعت 4 ساعتیش گەڕابین هەتا ڕستێکمان دەستکەوت هاتوونێتەوە هەمووی گرانە کاکە تەنانەت دوکاندارێ بە منی وت 10 ملیۆنم بۆ هاتۆتەوە لە پسوڵێ بۆ پسوڵەیەکی تر دیار بۆ الحەمدوللا دوکانەکەشی گەورە بوو دیار بوو بەسەوی وا بڕوا مۆلیدەی ئەهلی دانێ مۆلیدەکەی قازانجمە خۆی مۆلیدەکە باشترە ئەگەر وەکو چارانیسە کاکە وەڵای کارەبا خواکای لێ من وەکو خۆم ئیشم بەشورێنێ بەکە ڕۆژ بەدەر هینەکە کوشێنمەوە گڵۆپەکە کوشێنمەوە هەموو شوێن ینی باوەڕکە تەنانەت نازانم بەڵام حوشەکەیشە کوشێنمەوە گڵۆپێکی لە دەرەوە بەخوا لە دەروی حوشەکەی دای ناگیرسێنم ئێستا نانەوەیەکم وەرگن ئەڵێ کاکە من عجانە ئیش پێکەم ئەمریکانم قرسن چی بکەم مەجبورە ئەی بەچیشکا وەکو جاران بەدەستیشکا وەڵا کەس بەدەستیش ناگایسە مەجبورە کاراسانی بۆ کراوە ناوەڵا بەدەست ماشەڵڵا خەڵکەکە زۆرە خواستێکی زۆر لەسەر کڕینی نان هەیە ئەوسا جاران نانەکەی سا و نانەش ناکرێت ئەجانەکەش فریای ناکەوێت ئارە بەخوا جاوەرە بەدەستیش بیشێلی من پێتەڵام خەڵکیش تەمەڵ بووە بە تەواوەتی وەکو جاران نەماوە جاران زۆر باش سەرلەمەکەش پێشکەوتووە ئارە وەڵا بەتایشیت پێشکەوتووە ئەوەی گوێبیست بوون قسە و وتەی هەم هەوڵاتیان هەم کاسبکاران بوو لەسەر ئەم بڕیارە نوێی پرۆژەی ڕووناکی و نیگەرانیانەوەی کە هەمووان پەنای بردۆتە بەرپڕینی کارەبای هەندێک ماڵکە نەیانتوانیوە پارەی کارەبا بن تا بەرنامە بۆ گەیشتنەوەیکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپاتە زایە